کارەباگەمان 10 دقەتێ 10 دقە بڕێت 10 دقەتێ 10 دقە بڕێت. من وا بۆ 14-15 ساڵە لەم فەرعەمە هەر لەم فەرعیشم بەڕاستی 14-15 ساڵە یعنی ئەوەی خزمەت گوزاری بێ بەم فەرعەمە نەگەیشتووە 14-15 ساڵە ینی ئەمە حاڵەکەی ئێمەیە ئەمەیە ئەمە وەزعمانە مناڵەکانم لە ماڵەوە لەناو حەوشە سەریانەکەم لە سیارە دەریانەکەم دوورانەکەم لەسەر فەرعەکە سیارەیان با بۆ مەکتەب لەبەرەوەی گیانیان پیس نەبێت دێنەوە هەموو گیانیان لە قوڕاوێ ئاگامان لێ نەبێ و بێنەوە بۆ ماڵ یعنی وەزعمان بەڕاستی زۆر خراوە کۆڵانەکەمان کەلک دانیشتنیتیانەماوە ینی وا بڕات مەحاولەوە مەحاولەکەیە بۆمانیان هێنا 3-4 ڕۆژێکدایان یا و هەڵیان کرد کەس نازانێ بۆ کوێ بردیانە مەحاولەکان هەڵگرد و بردیان ئاو لە هاوینە ئاومان پێ ناگا یعنی لە نیوەی کۆڵانەکە بەسەرەوە ئاوی پێ ناگام کۆڵانە لە هاوینە ڕۆژانە چەند کاتژمە کارەباتان هەیە؟ وەڵای خۆی کارەبا هەیە بەس چییە مەحاولەکە ئێمە تەحملی ناکە 75 ماڵ لەسەر مەحاولەیە کاکە تەحمل ناکە 75 ماڵ لەسەر مەحاولێ بێ لە کوێ تەحملەکە بگرە زیاتریش مناڵێم 75 ماڵ فڕێدا لە سێرکتەکەەوە بەخوا خۆمان حەساب ڕۆژمانە سێرکتمانێ ناوە دامانیا بۆ مەحاولەکە ئەگە داینێ مەحاولەکە ئەستویە مشکلەمان یەکەم شاریعەکەیە دووهەم کارەبا سێم ئاو شارع من لە 2005 ئەنە فەرعام ئەوە شارعەکەمان هیچ خزمەت گوزاریی بۆ نەکراوە کارەباگەمانیش مەحاولەی گیاندان ئەوە چۆن ئامودەکان دەنێەوە 3 ڕۆژدانێتەوە 3 ڕۆژگاریان کردووە کارەباگەمان 10 دقەتێ 10 دقە بڕێت 10 دقەتێ 10 دقە بڕێت ئاوەکەیشمان هە باش نییە بەس مشکلەی ڕێسیمان جارێ کارەباکە ئەم سینەیە وەڵای لە 2005 لە فەرعام ئەو حال فەرعەکەمانە ئەگەر شتێکمان بۆ دەگەین مەمتانە بێت